بەڵێ ئەوە تەعیناتە لایەن وزارەتی پەروەردەی عێراقی فیدراڵەوە ڕەخساوە بۆ بەرەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک بۆ هەموو قوتابخانەکانی کەرکووک بەبێ جیاوازی بۆ دەرچوانی زانکۆ لە کۆلیژ و پەیمانگاکانیش و چەندین جۆر لە خەڵک دادەمەزرێت لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بۆ نمونە بۆ مامۆستای ئامادەیی بۆ مامۆستای زانکۆیی کە دەتوانێت قۆناغی بنەڕەتی بلێتەوە لە سەرەتایی تا ناوەندی بۆ مامۆستای پەیمانگای مامۆستایان دەرچووی پەیمانگەم کاتە ناتوانێت سەرەتایی بڵێتەوە پەیمانگای هونەرە جوانەکان بۆ مامۆستای هونەر وەجگەلەوە کۆمەڵی فەرمانبەری خزمەتگوزاری پاسەوان کارگوزار دەرچووەکانی شەشی ئامادەی و ئەوانە مهندسین بەشەکانی ئیدارە قانونی ئەمانە هەموو یەکرێتەوە و لە ڕێی ئۆنلاینەوە بێ تەقدیمکردنەکە واتە کەس فایل نێنێ بۆ پەروەردە تەنیا لە ڕێی سایتێکی ئەلکترۆنیە بێ ئیستمار ئەلکترۆنیەکە کرێتەوە ئەو خەڵک دەرچوانە یان ئەو کەسانە لە ڕێی ئەو سایتەوە داواکاریەکانیان پێشکەشەکەن ئێمە متابعی وردمان کردووە کە مافی خوێندنی کوردی تیا فراهم بکرێ و قوتابخانەکانمان و شەواغرەکانمان داوە پێیان کە لەکوێ شاغرمانەوە پێویستە پڕ بکرێتەوە.